بە هیوای کاتەچ خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمەی بنەڕەتی لاپەڕا 211. لاپەڕە 211 دەربارەی پێکهێنانی بازنەی ڕوونکردنەوەی. پێکهێنانی بازنەی ڕوونکردنەوەی لێرە نووسرایە بازنەی ڕوونکردنەوەی بەکاردێ بۆ نواندنی بەشەکان لە چاو گشت. ئەگەر بازنەیەکمان بە گشت دانا کەواتە دەکاتە 100%. ئەوە دەتوانی بەشەکانی بازنەکە بە ڕێژەکانی سەدی دابنێی. لێرە باسی خوێندکارانی پۆلی شەشەم دەکا کە ئاهەنگی کۆتایی ساڵیان ڕێکێخست، هەندێک یاریان دروست کرد و هەندێک کاری دەستی و شیرینی و خواردنەوەیان فرۆشت. داهاتی ئاهەنگەکە ببورن داهاتی ئاهەنگەکە لێرە تەنیا ناونیشانە بۆ بازنەکە. خوێندکاران لەم ئاهەنگە چەند پارەیان بەدەستکەوت؟ 600,000 کە دابەش کرا بەسەر ئەم بازنەی بەرامبەر. کام کەرت لە قازانج دەستکەوتی فرۆشتنی شیرینیەکە دەنوێنێ؟ کام کەرت شیرینیەکە 300 هیچ نەنووسرا بێگومان لێرە 300 تەنیا نووسرا، بەڵام دەبی 300,000 دینار بیت چونکە داهاتەکە بە 1000 دینار. کەرتەکە چییە؟ ئەو کەرتەی کە 300,000 دەنوێنی، چونکە ئەگەر تەماشای ئەو بە شەشینەی بکەم بە چاو ئەوها پێدەچی کە 50% بنوێنی نیوەی ڕووبەری بازنەکە. ئەگەر هەموو بازنەکە 100% بی، نیوەی ڕووبەرەکەی دەکاتە 50%. کەواتە ئەگەر باسی کەرت بکەین دەتوانم بنووسم 50% یان یەکسانە بە 5/10 لە هەمان کات یەکسانە بە نیو. کەواتە دەستکەوت و قازانجەکە لە فرۆشتنی شیرینی نیوەی پارەکەیە. نیوەی 600,000 کە دەکاتە 300,000 کە دەکاتە 50% کە دەکاتە نیو. کام ڕێژەی سەدی لە قازانج دەستکەوتنی فرۆشتنی شیرینی؟ لێرە ڕێژەی سەدیەکەی دەوێ، لێرە تەنیا کەرتەکەی دەویست کە دەتوانم بنووسم نیو، لێرەش دەنووسم 50%. 50%. ئەگەر باسی کارە دەستیەکان بکە دەکاتە 25%، وەکو ئەوەی دیارە کە ئەو گۆشە چی وەستاو بی؟ گۆشە وەستاو هەمیشە 25% دەکا، 90 گۆشەی وەستاوە. خواردنەوە وەکو ئەوەی وایە 12.5% بی، یاریش هەر 12.5. بە هەردووچیان بکەنە 25%. لێرەش 50%. چالاکی لێرە باسی ژمارەی دانیشتوان دەکات لە 3 پارێزگای هەرێمی کوردستان بە نزیک کراوەی. ئەوجا پەرگاڵ بەکاربینە بۆ وێنەکێشانی بازنەیەک لەسەر کاغەز. وێنەیەکی ئەوها ئەگەر بچێشین وێنەی بازنەیەک بەهۆی پرگاڵ، پاشان تەماشای ئەو خشتێش بکەم دەبینم باسی دانیشتوانە لە پارێزگای عێراق. ئەوە چ نووسینەکە؟ تەنیا ئەوە باسی تەنیا پارێزگاکانی هەرێمی کوردستانە، کاتە ئەوە تۆزێک هەڵەیە لێرە پارێزگای عێراق.
هەڵەکانیش بە هەڵان ناچن، هەر زۆر ببورن. پارێزگای هەولێر ژمارەی دانیشتوان بە 1000 دەکاتە لێرە ئەگەر بخینەوە 1320 ئەو جارانی هەزاریش بکەم دەکا 1,320,000 دهۆک 795,000 سلێمانیش دەکاتە 1,550,000 کەس. ئەو جێگە کۆیان بکەمەوە ئەو سێ پارێزگایە 0 و 5 و 0 کردیە 5 2 9 و 5 کردیە 16 3 و 7 و 5 کردیە 15 یەکی 16 1 و 1 2 یەکی 3 کەواتە 3,665,000 کەس لەو سێ پارێزگایە. ئەگەرە من بمەوێ ئەو ژمارەی دانیشتوان لە بازنەیەکی ڕوونکردنەوەی پیشاندەم، دەبی ئەمن بزانم بۆ وێنە پارێزگای هەولێر چەند بەشە لە گشت بەشەکان لە هەر سێچیان، و هەروەها پارێزگای دهۆک و هەروەها پارێزگای سلێمانی. لێرە دەبی ئەمن 1320 لۆ هەولێر دابەشکەم بە سەر کە دەکاتە 3,665,000 ئەوجا ئەو کەرتەی کە بەدەستم گەیشت لە سەدا جارانی سەدی کەم هەتا لە سەد بزانم، هەروەها بۆ دهۆک و هەروەها بۆ سلێمانی. پاشان لە کاتی دروستکردنی بازنە لە سەدەکەی دەبی ئەمن وەرجێڕم بۆ پلا، چونکە ئەمن بە پلا دەتوانم ڕووبەرەکەی دەربینم، واتە هەمیشە پێوانەی گۆشەیەک بکەم کە ژمارەی دانیشتوان بنوێنێ هەموو بازنەکە چەند پلێ لێرە هەتا ئێرە هەمووی 360 پلەیە، کەواتە 360 پلە لێرە بۆ وێنە پارێزگای هەولێر چەندی وەرگرتێ لەو 360 پلەیە، وەکو برەی 30% چی وەرگرتیە یان 33%، کەواتە ئەم دەبی ببینمەوە گۆشەکەی کو دروست بکەم هەتا بتوانم گۆشە و لە سەدی ببینمەوە دەبی چ بکەم، 2 ڕێژەی دروست دەکەم. 2 ڕێژەی دروست دەکەم، ڕێژەکیان 100% دەکاتە 360، ئەوها دەنووسم 2 ڕێژە 100 لەو لاش بەرامبەری 360 پلا. ئەوجا ئەمن هەندێک جار لە سەد یەکەم هەیە، هەندێک جار پلە یەکەم هەیە. گریمان لە سەدی چلم هەبوو، دەمەوێت بزانم دەکاتە چەند پلا. لەژێر 360 دەنووسم پ واتە پلا. ئێستا 2 هاوڕێژەم هەیە، زۆر بە ئاسانی دەتوانم پیتی پ ببینمەوە چەندە. ئەگەرە من جارانی تیرەی ئەنجام بدەم 100 جاران پ یەکسان دەبی بە 40 جاران 360، ئەو جا دوایە هەردوو لایە هاوکێشەکە دابەشی سەدی دەکەم، پیتی پ دەردەچی دەکاتە 40 جاران 360 دابەش 100، سفرەکان لەگەڵ یەک دەڕۆن دەمینێتەوە 4 جاران 36 کە دەکاتە بۆ وێنە دەکاتە 144 پلا. دەچم ئەو جا لە ناو بازنەکەی بە گۆشە پێ و 144 پلەی دروست دەکەم. ئەگەر بمەوێ بزانم بۆ وێنە 30 پلە دەکاتە چەند، بە هەمان شێوە 100 لەلایەکی دەنووسم بەرامبەرەکەی 360، ئەو جا لە لای سەدەکەی پلەکەی دەنووسم کە سیە، لە لای سەدەکەی ببورن لە سەدا 30 دەنووسم بزانم دەکاتە چەند پلە چ گۆشە چی دروستکەم. دیسان لێکدانی تیرەیی 100 یەکسانە بە 30 جاران 360، هەردوو لای
هاوکێشەکە دابەشی سەدی دەکەم پیتی دەردەچی دەکاتە لێرە دەکاتە 336 108 پلا. هەندێک جار پلەکەم هەیە دەمەوێ بزانم لە سەدەی دەکات چەند. بێگومان هیچ جیاوازی نییە 360 و سەدەکەی لە جیهان لای بنووسم لە سەرەی کەرتەکە یان لە ژێرەی کەرتەکە. لێرە بۆ وێنە لە ژێرەی کەرتەکەم نووسە بە هەمان شێوە دەتوانم ئەگەر 60 لە سەدیم هەبوو بزانم دەکاتە چەند پلە ئەوها دەینووسم پلا لەسەر پلاوە لە سەدیش لەسەر لە سەدی پیتی دەکاتە 60 جاران 360 6 جاران 360 دابەش سەد سفرەکان لەگەڵ یەک دەڕۆن دەمینێتەوە 6 جاران 6 36 3 جاران 6 18 و 3 21 دەکاتە 216 پلا. ئەو جارەی ئەگەر بمەوێ بۆ وێنە 207م هەیە پلا دەمێ بزانم دەکاتە چەند لە سەد. دەمێ بزانم دەکاتە چەند لە سەد دەنووسم س لە سەد دوایە لە ژێری سەد 207 پلا ئەو جا دابەشی 360 پلا پیتی س دەکا 207 جاران سەد دابەش 360 پیتی س دەکاتە لە کاتی کورتکردنەوە ئەو سفرە لەگەڵ ئەو سفرەی دەڕوە. لێرە من ئەگەر دابەشی سێی بکەم دەکاتە 12 لێرەش دەکاتە 20 دابەش 3 6 دوو دەمینێتەوە 27 9 دیسان دابەشی سێی لێرە دەکات 4 لێرە دەکات 23 ئەوجا دابەش 2 دابەش 2 5 پیتی یەکسان دەبی بە 5 جاران 23 دابەش 2 5 جاران 3 15 2 جاران 5 دەکات 10 16 دابەش 2 یەکسان دەبی بە 16 دابەش 2 دەکاتە 8 23 جاران پێ 15 2 جاران 5 یەکێش 11 ببورن لێرە دەبی ئەمن بنووسم 11 ئەوجا دابەشی 2 بکەم 11 چەند و هەیە 5 5 جاران 2 10 15 چەند و هەیە 7 جاران 2 14 ئەوجا دەکاتە 57 و نیو لە سەد. کەواتە دەتوانم هەمیشە ئەمن گۆشەی چەند پلەیە بیکەمە لە سەدا زۆر بە ئاسانی چونکە ئەمن دەزانم 100 لە سەد دەکاتە 360 پلا. ئەوجا هەر چم بوێ پلەم بوێ یان هەر چم بوێ دەتوانم بیگۆڕم بەو جۆرەی 100 لێرە 360ش لەلایەکەی دیکە دوو ڕێژەی دروست بکەم. لێرە بەو جۆرەی ڕێژەکانیان دروست کردیە. لێرەش ئەمن دەتوانم تۆزێک پیشاندەم بۆ وێنە ئەو پەمبەیە لێرە دەکاتە 50 لە سەد لە هەمان کات دەکاتە 180 پلا. لێرە ئەو شینە دەکاتە 25 لە سەد لە هەمان کات دەکاتە 90 پلا چونکە گۆشەیەکی 90 پلەی دروست دەکا ئەوەش گۆشەیەکی 180 پلەی دروست دەکا. ئەو دووە بەیەکەوە هەردووچیان دەکەنە 90 پلا و دەکەنە 25 لە سەد هەر یەکەشیان بەتەنێ کەسکەکە بەتەنێ دەکاتە 12 و 5 لە سەد و لە هەمان کات دەکاتە 45 پلا نیوەی 90.
کۆتە بەو جۆرە دەتوانم کە تەماشای بازنەیەک دەکەم دەزانم چەند لە سەدا یان دەزانم چەند پلەیە. ئەوە هەمووی نیوەیە لە هەمان کات 50% لە هەمان کات 180 پلەیە. ئەوە 1/4 لە هەمان کات 90 پلەیە لە هەمان کاتیش 25%. کەواتە ئەو جۆرە پەیوەندیە هەیە لە مابەینی بازنە هەموو ڕووبەری بازنەکە لەگەڵ 100% لە هەمان کات 360 50% دەکاتە 180 25% دەکاتە 90. ئەوانی دیکە کە لێرە دیار نینە دەتوانم بەخۆم بەهۆی ئەو ڕێژەیە بیبینمەوە هەرچم بووێ بۆ وێنە ئەگەرە من 10% هەبی دەتوانم بزانم چەند پلەیە دەینم ئەوها لێکدانی تیرەی 100 پلە یەکسان دەبی بە 10 جاران 360 ئەوجا هەردوو لای دابەشی 100 دەکەم پلەکە دەکاتە 10 جاران 360 پلە 10 بەش 100 سفرەکان لەگەڵ یەک دەڕۆن کەواتە دەکاتە 36 پلە 10% یەکسانە بە 36 پلە لە ناو بازنەکە. لێرانە ئەگەر تەماشایێرە بکەین یەکسەر دەزانین کە پارێزگای سلێمانی ژمارەی دانیشتوانی زۆرترە لە پارێزگای هەولێر زیاتریشە لە پارێزگای دهۆک و دەزانین پارێزگای هەولێریش زیاترە لە پارێزگای دهۆک. لە سەدیەکەی ئەگەر لێرە پارێزگای سلێمانی وەکو ئەوەیە زیاترە لە 25/112 واتە وەکو بڵێ 40-50-42 پارێزگاری هەولێر 30-33 و دهۆکیش کەمترە لە 25%. چونکە ئەگەر 25 بە گۆشەکە دەبووە 90 بەڵام کەمترە. ئەوەش پارێزگای سلێمانیش گۆشەکە کراوەیە واتە زیاترە لە 90 بێگومان. پارێزگای هەولێریش گۆشەکە کراوەیە ئەویش زیاترە لە 90 زیاترن هەردووچیان لە 25%. ئەوە لێرە بەو جۆرەی ڕوونکردنەوەی بازنەی ڕوونکردنەوەی بۆ زیاتر خستنە بەرچاوی زانیاریەکان زووتر دەبینین کام پارێزگا لە کام پارێزگا گەورەترە ژمارەی دانیشتوان بۆ وێنە یان لێرە زوو دیتمان فرۆشتنی کامە بەش زیاتر فرۆشرایە زووتر دیارە هەندێک جار لە چاو تەنیا ژمارەوە خشتە. لەبەر هەندێک زۆر جار بازنەی ڕوونکردنەوەی بەکاردێ لە ڕۆژنامەکان بۆ ئەوەی زووتر خوێنەر و بینەر تێبگەن لە زانیاریەکان زووتر بخینەوە. کاتە پێویستە خوێندکار بزانی ئەو ژمارانەی هەیتی دایان دەنێ لە بازنەیەکی ڕوونکردنەوەی ئەوجا چ بە ڕێژەی 100 بوو چ بە ڕێژەی پلەی گۆشە بوو. خوێندکاری ژیر لێرە دێمە کۆتایی ئەوانەیە. لەوانەی داهاتوو زیاتر باسی بازنەی ڕوونکردنەوەی دەکەم. هەتا ئەو کات هەر خۆش بی.